من پێم وایە مەسەلەی دانانی گەمارۆ لەسەر کەمپی کوردانی باکوور لە مەخموور کە زیاتر لە 12,000 کەسی سڤیلی تێدایە، کارێکی نائینسانی، ناڕەوشتی، نایاسایی، نامرۆڤانەی گەورەیە کە هیچ مەوبەڕێرێک هیچ بیانوویەکی تێدا نییە. بەو پێی کە ئەگەر ئەمانە بەپێی دەستوری عێراق، بەپێی جارنامەی جیهانی مافەکانی مرۆڤ، بەپێی ڕێکەوتنامە نێودەوڵەتیەکان، ئەمانە دەبێ ماف و مافەکانیان بپارێزرێ، دەبێ مەترسی ڕادەستکردنەوەیان بە دەوڵەتی داگیرکەری تورکیا لەسەر نەبێ، مەترسی ژیانیان لەسەر نەبێ. من پێم وایە ئەم کەیسە دەبێ گەورە بکرێ، بە نێودەوڵەتی بکرێ لەسەر ئاستی ڕێکخراوەکانی مافی مرۆڤی جیهانی، لەسەر ئاستی نەتەوە یەکگرتووەکان، لەسەر ئاستی دادگای مافی مرۆڤی ئەوروپا، لەسەر ئاستی کۆمەڵە و ڕێکخراو و گروپەکانی نەتەوە یەکگرتووەکان و مافی مرۆڤ و تەنانەت دەبێت جالی کوردی لە دەرەوە لە ئەوروپا کار بۆ ئەم گەورەکردن و ناساندنی ئەم دۆسیە بکات، چونکە بەڕاستی دۆسیەکی کاریگەرە. دەبێت ئەمە لەسەر ئاستی عێراق، لەسەر ئاستی ناوچەکە، لەسەر ئاستی نێودەوڵەتی ئەم دۆسیە پەرەی پێ بدرێ، ئاشکرا بکرێ و لایەنە شاراوەکانی ڕوون بکرێنەوە. بەڵام ئەوەی سەبارەت بە هەرێمی کوردستان و بە باشووری کوردستان پێم وایە ئەمە بۆ ئێمە ئەرکێکی ئەخلاقیە لە باشووری کوردستان، چونکە ئەم 12,000 تێکۆشەرە، ئەم 12,000 شۆڕژگێڕە، ئەم 12,000 مرۆڤە ئازا و بوێرە لەسەر کوردایەتی، لەسەر کوردبوون، دەستی بەسەر خاک و خان و زەوی و زار و مڵک و ماڵ و ژیان و هەموو شتێکیان داگیراوە و ئەوان کوردبوونیان هەڵبژاردووە و لە باکووری کوردستان ئاوارە بوون و ئاوارەیان هەڵبژاردووە، بەڵام ئامادە نەبوون سازش لەسەر مافەکانی خۆیان بکەن، سازش لەسەر کوردبوونی خۆیان کەن، لەسەر ناسنامەی خۆیان بکەن. لەبەرەوە ئەمە 12,000 مرۆڤی گەورن، 12,000 شۆڕژگێڕی گەورن، 12,000 تێکۆشەری گەورن، 12,000 مرۆڤی ئازان، 12,000 مرۆڤی بە ویژدانن، 12,000 مرۆڤی خاوەن ویژدانن. ئەمانە دەبێت ئێمە 12,000 پەیکەریان لە ناخمانە، لە دڵمانە، لە ویژدانمانە بۆ دروستکەین کە ئەو مرۆڤانە کۆیلەبوونیان ڕەت کردەوە، ئەو مرۆڤانە ژیانی ژێردەستەییان ڕەت کردەوە، بوون بە ئاوارە، دوجار باشووری کوردستانیان هەڵبژارد و عێراقیان هەڵبژارد، بەڵام ئامادە نەبوون لەژێر چەپۆک و دەستوی دەوڵەتی داگیرکەری تورکیادا بمێنەوە. ئەمە بۆ ئێمە ئەرکێکی ئەخلاقی گەورەیە، ئەرکێکی ئەخلاقی گەورەیە پاڵپشتیان بکەین، ئەرکێکی ئەخلاقی گەورەیە لە مەعاناتیان کەم بکەینەوە، ئەرکێکی ئەخلاقی گەورەیە هەرگیز وا هەست نەکەن کە ئەوان لە وڵاتێکی ترن یان لە غەریبیدا دەژین، چونکە دەبێ وا هەستکەن لەناو کەس و کاری خۆیان و لەناو ماڵ و مناڵی خۆیان و لەناو خزم و کەس و کاری خۆیاندا دەژین. من بەداخەوەم سیاسەتی تورکیا لە باشووری کوردستان دەبینم، پەیڕەوکردنی سیاسەتی ئەکەپەی دەبینم، سیاسەتی ئەردۆغانی دەبینم، نەک لە هەر لە کەمپی مەخموور، کە من پێم وایە دەبێ هەمومان ئەرکێکی گەورەی ئەخلاقیمان لەسەرشانە، بەتایبەتی ئەو دەسەڵاتدارانی ئێستا لە باشووری کوردستانە حکم دەکەن، بیریان نەچێکە ڕۆژانێک ئەوانیش لە کەمپی ئاوارەدا بوون، ئەوانیش لە ئاوارەیدا ژیاون، ئەوانیش لە کەرەج و لە چەند شوێنێکی تری لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ئورمی و لە چەند کۆمەلگایەکی ڕۆژهەڵاتە ژیاون. لەبەرەوە بۆ ئەوان لە پێشترە لە مەعاناتی کەمپی ئاوارەکانی مەخموور تێبگەن. من وەکو ویژدانیان، وەکو ئەرکێکی نەتەوەی، وەکو ئەرکێکی ئەخلاقی، بەڕاستی ناکرێت تۆ گەمارۆ لەسەر کەمپی ئاوارەکانی باکوردانی و داوای یەکریزی بکەیت، داوای یەکێتی نەتەوەی بکەیت، داوای ئەوە بکەیت کە کورد لەسەر مێزی دانوستانە کێشەکانی لە ناوخۆی خۆیدا چارەسەرکە. من پێم وایە پرسی مەخموور دەبێ ببێتە سەرەتای یەکریزی کورد، نەک پێچەوانەکەی. دەبێ هەمومان لەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە گۆڕانکاری گەورە بەخۆیەوە دەبینێ کە ئاراستەکان بەرەو ئەوەن کە گۆڕانکاری گەورە لە ناوچەکەدا ڕوودەدا، لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ڕوودەدا، لە سووریادا ڕوودەدا، پێم وایە لە تورکیا و لە ئێرانیشدا گۆڕانکاری بەڕێوەیە. دەبێت ئێمە ئەمە یەکریزیە پەرە پێ بدەین، نەک ئەوەی ببینە بەشێک لە سیاسەتی دوژمنکارانەی دەوڵەتی تورکیا یان هەر دەوڵەتێکی تر یان هەر داگیرکەرێکی تر و درێژە بە سیاسەتی داگیرکەران بدەین لە کوردستانە. ئەوە دەگەیەنێ دامەزراوەکان لە هەرێمی کوردستان دامەزراوەی حزبین و پەرلەمان و زۆربەی دامەزراوەکانی هەرێم حزبین و حزب لێرە باڵا دەستەوە. دامەزراوەی نیشتیمانیمان نیە، دامەزراوەی نەتەوەیمان نیە، دامەزراوەیەکمان نیە
خزمەتی کورد بکە دامەزراوەیەکمان نیە بڕیاری سەربەخۆی تێدا بدرێت دامەزراوەیەکمان نیە لەژێر کاریگەری دەوڵەتانی دراوسێدا نەبێت دامەزراوەیەکمان نیە لەلایەن وڵاتانی دراوسێ و پایتەختەکانیانەوە بەڕێوە نەبرێ و اختراق نەکرابێ و دزەی پێ نەکرابێ ئەوە دەگەیەنێکە کە ئەم دەسەڵاتە نوێنەراتی خەڵکی کوردستان ناکات چونکەم پێم وایە خەڵکی کوردستان دڵی لەگەڵ ئاوارەکانی مەخمورە دڵی لەگەڵ ئاوارەکانی ڕۆژاوای کوردستان و باکووری کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستانە لەبەرەوە بەڵام ڕەنگە دەسەڵات بە پێچەوانەی ئەوە خواستێکی تری هەبێیان بەرژەوەنی خەڵکی تڕەچاو پێم وایە ڕای گشتی و وروژاندنی و میدیا و چالاکوانان و خۆپیشاندان و جایدەن لە جالی کوردی لە دەرەوە خۆپیشاندانی گەورە لەسەر ئاستی پایتەختی وڵاتان ئەمە دەتوانێت کاریگەری هەبێت لەسەر کەمکردنەوە و لابردنی ئەم گەماروی کە قراوەتە سەر کەمپی مەخموود پێم وایە مەترسیدارە بێدەنگ بوون چونکە مەترسی لەسەر ئاوارەکانی مەخمور هەیە و لەسەر پارچەکانی تریش هەیە و مەترسی لەسەر قەندیلیش دروست دەبێت بەم جۆرە ڕەنگە گەمارە بخرێتە سەر قەندیل و شوێنەکانی تریش پێم وایە نابێت ئەم بێدەنگی درێژەی بچێشێ دەبێت فشار بخرێتە سەر دەسەڵات بۆی کۆتایی بەم بێدەنجێ بهێنێت من پێم وایە نەک هەر لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان دەبێت لیژنەی مافی مرۆڤی پەرلەمانی عێراق دەبێت دەستەی مافی مرۆڤی هەرێم دەبێت دەستەی مافی مرۆڤی دەبێت نوێنەری نەتەوەی گوتەکان لە عێراق دەبێت یوەنامی دەبێت باڵوێزی وڵاتان دەبێت حکوومەتی عێراق پەرلەمانی عێراق دەسەڵاتی دادوەری لە عێراق هەموو ئەمانە بێنە سەر خەت و بەرگری و پارێز بەندی بکەن لە کەمپی مەخمور چکە ئێمە بیرمان نەچێ یعنی ئێمە لە فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە موچەش وەردەگرن دۆخیان چەند خراپ و لە ڕووی ئابوووریەوە هاوڵاتیانی عێراق کە خۆیان خاوەنی وڵاتەکەن و نەوت و سامان و سەرزەوی و ژێرزەوی وڵاتەکە بە حساب بۆ ئەوان خەرج دەکرێت لە چ دۆخێکی بێکاریدان لە چ دۆخێکی هەژاریدان نزیک بە لە 120 هاوڵاتیانی عێراق لە ژێر هێڵی هەژاریەوەن لە 25 بۆ 25 بۆ 40 دانیشتوانی عێراق لە گەنجان بێکارن ئەی تۆ ئەگەر عێراقیەکان خۆیان وابن ئەگەر خەڵکی هەرێمی کوردستان خۆیان ئەم هەموو قەیرانە دارایی و سەختە تێپەڕێنن دەبێت ئاوارەکانی مەخمور چۆن بژین لەو بێکاریەدا لەو قەیرانی داراییەدا لەبەرەوە ئەرکێکی ئەخلاقی سەرشانی هەمومانە تاک بە تاکمانە ئەمانە میوانی ئێمن ئەمانە برای ئێمن ئەمانە کە سوکاری ئێمن ئەمانە لەسەر هەڵوێست ئاوارە بوون ئەمانە لەسەر کوردبوون ئاوارە بوون دەبێت هەمومان بەتەنگ ئەمەوە بین دەبێت هەمومان درک بە ڕاستی بکەین و بە پێچەوانەوە مێژوو لە کەسمان خۆش نابێ و جێبەجێنەکردنی ئەم ئەرکە ئەخلاقی بەرامبەر کوردانی باکوور بەرامبەر ئاوارەکانی مەخمور زیان بە مێژووی خۆمان دەگەێنین ژیان بە یەکریزی خۆمان دەگەێنین بە حیزبی بڕیاردان لەسەر کامپێک لەسەر شوێنێک چی ئەگەێنێت